بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام الأتمان الأكملان على حبيبنا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. لدو درسي رابردو زياتر باسی پێناسەی زانستی فرمودەمان کرد، هەمووەکو تاک هەمووەکو مڕەکەبیش مستەڵەحێکی داهێنرا و مستەڵەحێکی تایبەتە بە زانستی فەرموودە، و دواتر باسی سەرهەڵدانی ئەو زانستەمان کرد، چۆن سەری هەڵداوە و چۆن نووسراوەتەوە. و لە دەرسی ڕابردووش دەرسی دووەم تیشکمان خستە سەر گرنگی زانستی فەرموودە وەکو خزمەتکارێک بۆ زانستەکانی علومی شەرعی، و هەروەها گوتمان بۆ زانستەکانی کە ئێستا ناوێن لێ ناوە زانستی مرۆڤایەتی. ئەتمان هەندێک جیاوازی دەکەن لە نێوان زانستە شەرعیەکان و زانستە مرۆڤایەتیەکان. ئەویش هەندێک وەکو دەڵێ لێکۆڵینەوەمان کرد، دەگەڕێتەوە سەر ئەوەی کە لەو کاتەی شۆڕشی پیشەسازیە ناخود ئەو جۆرە ناوانەی لێدەنین کە چی کردووە؟ کە دژی کەنیسە بووە. کەنیسە خۆی بە خوایەک زانیوە، نەعوذ بالله، پەرستراوێک زانیوە، و ئەوانی شویان زانیوە ئەمە دینداری ڕاستەقینەوە، ئەمە خواپەرستیە. بۆیە دوایە کە زانیوێتیان دینەکە محەڕەفە و تەحریفە و ئەم جۆرە شتانەیە، لادانی زۆری تێدایە، دیارە شۆڕش بەرپا بووە، چەند شۆڕشێک بەرپا بووە. ئاخیری شۆڕشی فەڕەنسا وەڵڵاهو ئەعلەم 500ەکان و ئەمانەیە، دەڵێ دەمانەوێ فەصل الدینی عن الدەولە، دەبێت دین لە دەوڵەت جیا بکرێتەوە، لە بەڕێوەبردن ئەم جۆرانە جیا بکرێتەوە. لەوێش وتیان دەبێ زانستەکانیش لە زانستە شەرعیەکان و یاخود لە زانستی ڕیجالدین جیا بکرێتەوە. جا ئەوە لەوێ هاتووە، ئەجینا وەکو ئێمە علومی شەرعی هەموو علومەکان لە خۆی دەگرێت. علومی شەرعی واتە علومی ئینسانی، علومی تەجریبە، علومی ملاحەظە. چکە ئەوان دەڵێن ئەو علومە ئینسانیانە لەسەر چ بنیاندراوە؟ لەسەر تەجروبەی ئینسان، لەسەر ملاحەظەکانی، لەسەر ئەم جۆرە شتانە. بەڵام ئێمە وەکو علومی شەرعی یەکێک لە تایبەتمەندیەکانی کە بەڕاستی جێی دڵخۆشی و کامەران نییە، مەعسوومە. یعنی ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکەی هەڵە قبول ناکە. بەڵام ئەوان دەبینی نەزەریەک دەکەن تا ماوەیەکی دواتر لەبەرەوەی لەژێر تەجروبەدا دەبینن تەجروبەکە نەجاحەتی نەیناوە، دەڵێن نەزەریەکی تر، دووبارە نەزەریەکی تر. ئەو جیاوازی هەیە، بەڵام علومی شەرعی ئێمە یەک لە تایبەتمەندیەکانی وەکو دەڵێ مەعسوومە، واتە هەڵە قبول ناکە، چ قورئان چ سنەتی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر تەمەن باقی بی ئینشاءالله و تارێکی تایبەت بەوەی ئایا جیاوازی هەیە لە ناو علومی شەرعی و علومی ئینسانی و لە چێ سەری هەڵداوە بە تەفاسیلی ئینشاءالله لەوانەیە محازەڕەیەکی دابنین لە پەیجەکەی لە ئەوەی زیاتر معلوماتتان هەبی. بۆ ئێمە بەستمانە کە علومی سنەی نەبەوی یاخود علوم المصطلح یاخود علوم الحدیث کە گوتمان ئەو ناوانە هەمووی هەیە و هەمووشی بۆ یەک مەبەستە، ئەمانە گوتمان خزمەتی هەم علومە شەرعیەکانی کردێ و هەم علومە ئینسانیەکانیش ئەگە بڵێن بەو مستەڵەحی ئەمانە. ئێستا دەینە سەر پەرتووکەکە کە ئەم پەرتووکەی ئەمە لە خزمەتی داین، پەرتووکەکە بە ناوی المەنظومەة البەیقونیە، یعنی مەجموعە شعرێکە، دەتوانین بڵێن 34 بەیتە شعرە بۆ 34 نەوع لە جۆرەکانی فەرموودە. ئەم زانە بەڕێزە هاتووە کردوتە شعر، یەکێک لە شعر و هۆنراوە وەکو دەڵێ گرنگەکان بووە. بەڵام یەک تێبینی هەیە، سبحان الله، ئەم زانە لە ساڵی 1080 هیجری ژیاوە. دەڵێ لە دیمەشق بووە و گرنجەکەشی ئەوەیە ئێستا بەڕاستی لە زۆر شوێنان دەخوێندرێ، بە تایبەتی لە ئەوانی تازە سەرەتایتیان و
دەیانەوێت شارەزابن لە زۆر شوێنان ئەم زانستە یعنی ئەم پەرتوکە دەخوێندرێ بەڵام وەکو برێی ئەم زانایە چەند پەرتوکێکی تری هەبی یاخود چەند تەڵەبەی هەبی ئەوانە هەمووی بزرە حتا ناوەکەشی زۆر دیار نییە ئەو جا ئایا زانایان دەفەرمن لەبەر ئەوەی بووە ئیخلاسی پێوە دیار بووە بەس نووسیویەتی و داویەتێ تەڵەبەکان یاخود ئەوەیە نووسراوە لە ژیاننامە ئەو جۆرەشتانەی بەڵام لەگەر شەڕ و ئەم جۆرەشتانە ئەویش فەوتاوە مهم ئەوەی کە زانایان پێی سەرسامن سبحان الله مەقبولیەتی هەیە وەکو ئەربعینی نەوەوی و ئەمانەی کە مەجموعە زانایەک نووسیوێتیان یعنی خەڵکێک هەیە ڕووی تێکردیوە و شەرحی کردیە و ئیستیفادەی زۆری هەبووە ئەوەی گرنگە مەبەستمە باز بکەم یەکێک لە دڵخۆشیەکانی هەموو علومە شەرعیەکان بە تایبەتش ئەوەی ئەمە لە خزمەتی داین زانستی فەرموودەیە سیر کامە باسمان کرد گوتمان وەکو پەرتووک وەکو عیلمێک مستەقیل سەرەتاکەی دەگەڕێتەوە چێ داین مەزراند بوو لە ناو دوو پەرتووکی گوتمان ئەڕامە هورموزی لە ساڵی 360 هیجری دواوی زانایتر هاتن بە تایبەتی ئەمە گوتمان هەتا گەیشتە ئیبن سەلاحی شەهرە زووری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەربی ساڵی 577 هیجری نێوان 570 و لەگە 360 برێت و 200 ساڵی بینەوانیە لە 500 هەتاکو هەزاری چەند ساڵی بینە 500 ساڵ یعنی رب العالمین وای کردووە ماوە بینی ئەو 500 ساڵش زانایتر هەیە بەڵام ئێمە دەین ئێستا باسی ئەمە دەکەین ئەگەنا لە بینی ئەم 500ش 699 و 806 و 911 ئەوانە ئیمامی سیوطی و ئەمانە ئەویتر زەینەدینی عێراقی عەبدوڕەحیم ئەویش کوردە و ئەلفیەکی بەناوی ئەلفی عێراقی بەناوی التەفسیرەة والتەذکیرە في علوم الحەدیث ئەوانە ئیبن فەرەجی ئیشبیلی ئیمامی سیوطی کە لە 911 و غەیری وانیش هەمویان مەنزومەیان نووسێ بەڵام ئەوەی لە خزمەتین ئەمە لەو بینەش سیر کە رب العالمین مەجموعەیەک خەڵکی ئامادە کردووە مەجموعەیەک خەڵک خوای گەورە یارمەتی داون ئەو علمی سوننەیان پاراستووە چکە گوتمان ئەمەندە گرینگە زانستی فەرموودە یعنی ئەم زانایانە بەردەوام لە خزمەتی دابن نوێیان کردیتەوە کەسێکی ئەکرەمەکم الله نەزان و نازانستی دێ ئێستا باشە علمی سنەی نەبەوی دەبێت دووبارە ئەمە پێداچوونەوەی پێدا بکەین و لەبەرچی لەبەرەوەی عەقڵی بەشەری دایناوە ئەوان عەقڵیان هەبە مەش عەقڵمان هەیە ئەو سەردەمە جیاوازە دەبی دیسان ئێمەش داڕشنی بۆ بکەینەوە ئەم جۆرەشتانی بکەوە کە ئەنەما زانایەک دایناوە لە دوای ئەو زانایە تۆزی لەسەر نیشتووە ئێستا ئەمە پێویستمانە چ بکەین پێویستمەمە دووبارە نازانی ئەو زانایە دایناوە زانایتر هاتووە مختصری کردو ئەو هاتی زیادی کردو ئەو هاتیە کردیتە شعر ئەو هاتیە شەرحی کردووە ئەم هەموو خزمەتە بەس بۆ چ بووە خوای گەورەوەی کردیە سنەتی ڕەسوول الله عليه الصلاة والسلام بپارێزرێ یەکێکی لە زانستەکان ئەم زانستی فەرموودەیە بۆیە ویستم ئەو ملاحەزەیە بداین وەکو باسیشمان کرد بەڕاستی یعنی وەکو دەڵێ تەرجمەة الناظم یعنی ژیاننامەی ئەم زانایە بەڕێزە ئەوەی کە زۆر دیار بی دەڵێن ناوی عومەرە یاخود تاهایە بنی محەممەد بنی فتوح ئەلبەیقونی ئەدیمەشقی لە ساڵی 1970 هیجری زیندوو بووە 1970 هیجری زیندوو بووە یعنی ئێستا 2000 ساڵ پێش ئێستا نە 1400 ساڵ پێش ئێستا لەگەڵ میلادیم لێ تێکەڵ یعنی 400 ساڵ پێش ئێستا ئەمەی نووسیوە هەتاکو ئێستاش خەڵک استفادە لێ دەکەوت ئێستاش شەرح دەکرێ و چەندان شەرحی بۆ کراوە لە پێش هەمویان پەرتووکێک هەیە شەرحێکێ بەناوی تلقيح الفكر بشرح منظومة الأثر لأحمد بن محمد الحموي لهزار نوهته هجري أو كابرايا هستاتي كردوا أم بيت الشعراني زانستي فرمودي هاتوا الشرح كردوا سون استعمل بأيوة دليم وشعركتان لبو شيدا كمو ديكين كردي أوش هاتوا دواي تن صالي 1900 دوای 18 ساڵی هاتووە
ئەمەی کردو جا ئەویتر ئەوە هاتووە 1940 1202 1922 1200 ئەمە هاتووە حتاکو چەندان وەکو ئەمەی کە ئەوەی کە ئێستا زۆر دیار بێ شرحی منظومەی بەیقونیە محەممەد بن صالح الحوثەیمین کە ابن حوثەیمین ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی لە ساڵی 1421 ئەوە فاتی کردووە پێش ئەمە ئەویش شەرحی ئەمەی کردووە کە شەرحێکی زۆر وەکو دەڵێ ڕێک و پێک و جوانە. ئەمە وەکو برێ کورتەیەک لەسەر ئەم زانایە بەڕێزە دەچینە سەر بەیتە شعرەکانی سەرەتا دەست پێ دەکات دەفەرمێ ئەبدە و بالحەمدی مصليا على محمد خير نبي أرسل دەڵێ سەرەتا من دەست پێ دەکەم بە سوپاسکردنی رب العالمین دواتر بە سەڵەواتدان لەسەر رسول الله عليه الصلاة والسلام کە باشترین نێردراوە باشترین پێغەمبەرە لە دوای پێغەمبەران نێردراوە و وە کۆتا پێغەمبەریشە. ئەگەر پرسیارە چی بکەین حەدیثێکمان هەیە ئاەتێکمان هەیە کە ئەمرمان پێ بکە ئەمە ئیشەکانمان چ لە نووسین چ لە کاروباری ڕۆژانە بە ئەلحەمدوللیلا دەست پێ بکەین؟ ها؟ هەمووی بە بسم الله. ئەدی ئەم زانایە لۆ دەفەرمێ ئەبدە و بالحەمدی زۆر زانای تریش بەڵگەت ئاخ ئەوەی تێدا بڵێ سەرەتای کارەکان لەوێن دەرباسی باشتێ و ئەوانەیە بەڵێ ئەکرەمەکەڵڵا ئەوە یەکێکە لە بەڵگەکان بۆیە ئەمە ئێستا دەینە سەر حەدیثی صحیح دەخوێنین 5 مەرجی هەیە لە بۆ حەدیثێک کە صحیح بی ئێستا زانانی سەردەم شتێکیان لۆ زیاد کردێ پێی دەگوترێ ئەلئیعتیضاد واتە ئەم فەرموودەیە ئەگەر پاڵپشتێکی هەبوو لە قورئان یاخود لە سنەتی رسول الله عليه الصلاة والسلام ئەگەر سنەتی رسول الله دەڵێم ئەگەر ضعفەتشی تێدا بوو یاخود ضعیفیش بوو ئەوە زانایان ئیشیان پێکردیە. یەکێکیش لەوانە حەدیثێکمان هەیە كل أمر ذي بال لم يبدأ فيه بحمد الله مان هەیە بذكر الله مان هەیە ببسم الله مان هەیە ببسم الله الرحمن الرحيم مان هەیە هەموو ڕیوایەتەکان هەیە بەڵام کێشەی ئەم حەدیثە ئەوەیە لە صحاح نەهاتووە لە سنن لە مەعاجم لە مستەخرەجات هاتووە لە صحیحی ابن حبان و ئەمان هاتووە بەڵام هەندێک زانایان خلافیان هەیە هەندێک دەفەرمون صحیحە هەندێک دەفەرمون صحیح نییە بەڵام ئەوەی مامۆستا گوتی صحیحە گومانی تێدا نییە بەس ئەوەی كل أمر ذي بال لم يبدأ فيه بحمد الله ياخذ بذكر الله ياخذ ببسم الله ياخذ بسم الله الرحمن الرحيم فهو أجذم يعني مقطوع البركة بركة نية ئەوە زانایان لە چیان وەگرتووە سەیریان کردووە رسول الله عليه الصلاة والسلام هەندێک جار ئاوا دەستی بە الحەمدولله کردووە هەندێک جار بە بسم الله کردووە هەندێک جار حەمد چییە ئەم کە دەرێم الحەمدولله سپاس گوزاریە چی پێدەگوترێ تازە یەکێک باسی کرد ذیکرە وانە دەڵێن مادام ذیکرە مەرج نییە ئەمە بڵێن بزەبت نەسەکە بی نە لە کۆتاییدا دەبێتە ذیکر لۆیە دەڵێن ئەمەش صحیحە لۆیە ئەمە زانایان دەفەرمون زۆرینەی زانایان تقریبا لەسەر ئەوەینە ئەگەر ئەم حەدیثانە صحیحیش نەبن چکە لە سنەنی ابن ماجەدا هاتووە ئیمامی دارەقوتنی باسی کردووە لە صحیح ابن حیباندا هاتووە لە مستەخرەجات و ئەمالی و ئەمانە شێوازەکەن دواتر ئینشاءڵڵا هەندێکی باز دەکەین هاتووە دەڵێن مادام هاتووە بە سەنەدەکەشی صحیح نەبی بە ڕیجالەکانیشی قەطعی تێدابی دەڵێن مادام ئەمە لە شەرع شتێکمان هەیە لەو بابەتە دەڵێن دەبێتە پاڵپشت ئەوەی شەرعی لە بابەتەکەش چییە ئێستا بۆ نمونە قورئان بەچی دەستی پێ کردووە ها ئەمن پرسیارتان لێ دەکەم پرسیارەکەی من زۆر کورتە قورئان بەچی دەستی پێ کردووە الحەمدولله
إيه الحمد لله بسم الله بسم الله بسم الله الحمد لله هردو چی ڕاستە چکەوچکە مامۆستاعدنان باسی کرد هەندێک زانە دەفەرمون بسم الله آية من سورة الفاتحة ومن غير السور كتبت للفصل بين السور نسرا بس لو أوي جوازي بكالني وسورة كان تبلين بسم الله آيتك لفاتحة تبلين آيتك نية أو خلافة بين زانانا هردوك حديثك ديجريتو بويا أو زانانا هاتونا كي كم زار إيشا يان كردوا بسم الله يان كردوا ياخد الحمد لله يان كردوا وكاتك رسول الله عليه الصلاة والسلام نام كان دنات دينوسي بسم الله الرحمن الرحيم من محمد رسول الله عليه الصلاة والسلام إلى عظيم روم يعني إلى عظيم كسرى أو عن دينوسي وبسم الله ذكر لو يزانا عند فرمون أمانة بوت بلغيك أجر إيما حديث يتشمان نبي ياخد آيات يتشمان نبي فرما من بيبكا بلي هر إيشك تانكر بسم الله يبكن لو أو زاناش لو دست بيكريم بس تمتيا ڕاستە ئەمە دەبێت زۆر شارەزابین هیچ شتێک لە خۆمانەوە نەکەین ئیلا دەبێت چمان هەبێ بەڵگەکمان هەبێت لە قورئان و لە سونەت بەڵام هەندێک جار بەڵگەی قورئان و سونەت مەفهومە منطوق نییە منطوق واتە نەسەکە هەیە بە کوردی پێی دەرێن دەق بە ئینگلیزی پێی دەرێن تێکست دەقەکە هەیە بەڵام بمفهوم واتە زانایان بە لێکۆڵینەوە سەیریان کردووە ئەم مەفهومەی لێ وەردەگیرێ ئەوەی لێ فام دەکرێ دایاناوە بۆیە ئەم زانایش بەوە دەستی پێکردو دواتر فەرموویتی سەڵەوات لەسەر ڕەسوول الله عليه الصلاة والسلام یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەهلی حەدیث نزیکبوونە لە ڕەسوول الله عليه الصلاة والسلام ئەگەر ئەهلی قورئان لە رب العالمین نزیک بن ئەهلی حەدیثش لە ڕەسوول الله نزیکن عليه الصلاة والسلام بۆیە زۆرترین سەڵەواتیان لێدا بیزانیان دەفەرمون ئەهلی حەدیثن لەبەرەوەی زۆر فەرمودەیان خوێندوتەوە زۆر سەڵەواتیان لەسەر ڕەسوول الله لێداوە عليه الصلاة والسلام من یەکێکم لەوانەی بەڕاستی یعنی وەکو بڵێ لەگەڵ بە تایبەتی لەو سەردەمە لەگەڵ ئەوە نیمە بەس حەدیث بخوێندرێتەوە ئینجازە بدرێ ئەگەر شەرحەکی مبەسەتیشی لەگەڵ بی کورتەچیشی لەگەڵ بی هەر لەگەڵی بی بەڵام زانایان دەفەرمون بەڕاستی یەک لە بەرەکەتەکان اتصالك بسند رسول الله عليه الصلاة والسلام وكوي قرآن وزورترينش صلوات لو مجلس لس رسول الله لدري عليه الصلاة والسلام دل اگر هیچ استفاده نی بس اون ده هبي بهر هبي اجينا استا اوي اما اشتا ايم ديكين لو اني مش وكو دزغاي شتيچي اوا بكين زياتر لبرسيا لبر بركتكيا اگنا بري وكو علم اما سند ما بتسيتنا او سندي رجاله نزياد دكا نكم دكا بلان بركتك انسان التماسي دكا وداوا دكا لا زانا كان كدخوينيو وقراءه دكاي بركتك مجلسكيا وتسندان فرمودر درباري او هاتو بويا زوربي زانان لدواي حمد يكوس الصلوات يعني رسول الله داوا عليه الصلاه والسلام وكو بشي سرچيان اما بكرتي باسي ام بيت الشعر خير نبي أرسل وديارة باشترين بيغمبر كان يدرا بس لسر شيء رسول نبي يعني دجا السنة كان ديانة جوازيك لنيوان رسول نبي بكن جوازيك تيا خوي رسول نبي دوش بينيان عموم وخصوص هي معناه يتسي يعني هر كاتيك أتول القرآن باسي رسول كرا نبيشا هر كاتيك باسي نبيش كرا رسوليشا بمستي أوتيا نيردراوي رب العالمين بلا ما قليتش عن جواز كي وزاني عند فرمون تايبت من دچ عن تدا هيا نبي واتا هاتوا او پیامی پیا جواز ل پیامی پیش خوي بلام رسول واتا پیامی پیش خوشي پیا هنديك پیامش زيادي شي پیا سبحان الله خوای گوره وي كدي له شوينك خوای گوره امري فرمو بك اما اطاعي بكين وشي رسولي تدا القران ومن يطع الرسول فلا وربك لا يؤمنون حتى يحكمك فيما شجر بينهم آية تر أطيعوا الله وأطيعوا الرسول يعني هم شيء رسولي بكاري يعني لبرسي بالله رسول الله عليه الصلاة والسلام هم بيامي تايبتي بيا كآخر زمانه هم تأكيدش لبو بيام كاني بيش أخوي يعني أو دج السنة كان أوانيك لقى يهود ولقى نصارى ولقى أو صهيونية وماسونية تيكلن
یعنی خوای گەورە وای کردیە بەس بە وشەیە دەڵێن کاکە ئێمە هەم دینەکەی محەممەد عليه الصلاة والسلام زیاد هەم ئەوەی ئێنگۆش لە دینی ئێمەدا هەیە بەڵام ئێنگۆ تەنها دینی خۆتانە ئەو دینیش منحەریفە ئەو دینیش تەحریف کراوە لۆی ئەوەی هەیە ینی وەکو دەڵێ ئەم زانان ئەم نقطەیان داناوە بۆی ئەو زانایش هەر وەکو شعریش بەکارهێناوە بەڵام لەوانەیە مەبەستی شێوی زیاتر ئەوەی نابێ زیاتر ڕەسوولی بە پێش ڕەسوولی بە دوای نەبی هەیە خست بێ خەیر و نەبیین ئورسیلە یعنی هەردووچی تێدا هەیە بەڵام ڕەسوولەکە کۆتاییە یعنی زانان دەفەرم دەکرێ ئەوەش مەبەستی بی چکە دائیمەن زۆر جار دەبینی کەسێک شعرێک دەنووسێ ئیهانەیە بە مقدساتێکی ئیسلامی بە پیرۆزیەکان ئەوانەی تۆزەک شارەزان وەڵامت دەدەنەوە دەڵێن المعنى في قلب الشاعر دەڵێن معنایەکە و مەبەستەکە لە قەلبی لە دڵی شاعریدا خۆیان گۆش ناچان دڵی شەقکەن و بزان چی تێدایە بەڵام زانیان دەفەرمون المعنى في قلب الشاعر لە هەموو شوێنێک جێی نابیتەوە یعنی تو سڕ دەزانی کەلیماتەکانی هەندێک بۆنی کوفری لێدێ ئەوە کابرا دیارە نیەتی خراپە ئەگەنا کابرا مادەم شاعیر بی نازانی ئەو کەلیماتانەی بەکارهێناوە بۆنی کوفری لێدێ بۆنی بێڕێزی لێدێ لۆی هەندێک شتۆ بابەتانە دەیانەوێ وەکو دەڵێ لەف و دەوەڕان بکەن یاخود جوانکاری بۆ بکەن لۆیە زۆر جار دەبینی ئەو شتانە دەبینی ئاوە وەڵام دەدەنەوە کاکە تو ئاگات لە چییە کابرا مەبەستی ئەوە نەبووە نە کابرا مەبەستی لەگەڵ شتەچی تر بووە ئەگە شاعیرەکە بەخۆی ڕۆن نەکردی تۆ ئەتوو دائیمەن ئیعتیماد و وەکو دەڵێ سەنەدت چییە قسە وشەکانە و ئەوەی ئەو مانایە دەدا ئایا ئەو مانایە دەدا یاخودنا ئەمە دیار دەکات بۆی ئەوەش پێ دەچێ ئەم زانایە بە ڕێزەکە ئەوە شارەزا بووە ئەگە شارەزاش نەبووبی نەیکردوتە شعر لە زانستی فەرموودا دیارە مەبەستی بۆ بڵێ ڕەسوول الله عليه الصلاة والسلام هەم پێغەمبەر بووە وەکو تایبەت هەم وەکو باقی پێغەمبەرەکانی تریش عليه الصلاة والسلام شرع من قبلنا شرع لنا ما لم يخالف نصنا شرعی پێغەمبەری عليه الصلاة والسلام شرعی پێشەخۆشی گرتەوە دەبینی زۆر جار دژە سونەکان دەڵێن ڕەجم لە یەهود وەرگیراوە ئێستا ئەمە لە چ مانگەکی داین ذی القعدە چ مانگەکە چی پێ دەوترێ ئەشهر الحرم ئەشهر الحرم لە چێ هاتووە لە پێش ئیسلامەتی هاتووە ئەوان دەیانگوت ئەگەر لە ئەشهر الحرم هاتبایە و دوژمنی بابی خۆیان دیتبە لە کەعبەی نەیان دەکوشت لۆ خۆیان ئەوان دانابوو ئەو چارمانگە چییە ئیسراحەتە چی بکەن ئەو دوایش إنما النسيء زيادة في الكفر يضل بها الذين كفروا يحلونه عاما ويحرمونه عاما أو شتانشيان ذكر يعني وەکو دەڵێ تحریفیان دەکرد ئەو مانگە نەبی ئەو مانگە بیلۆی هەتا دوژمنەکەیان کە تۆتە بەردەستی زەحمەتە تو بچی بەسەریدادێ ئەو لە بەردەستە تا ئەوی شێ بکەن و تێپەڕێنن بەڵام ئیسلام هاتووتی مادام صفەت و ئاکارێکی جوانە رب العالمين آياتي دابزان إن عدة الشهور عند الله 12 شهرا في كتاب الله يوم خلق السماوات والأرض منها 4 حرم ذلك الدين القيم فلا تظلموا فيهن أنفسكم إلى آخر الآية پێداگیری کرد و چارمانجیشی دیاری کرد بەڵام دیاریکردنەکەی بۆ چێ بەجێهێشت بۆ رسول الله عليه الصلاة والسلام رسول الله فەرمووی أشهر الحرم چوارن ذو القعدة ذو الحجة محرم ورجب مضر بين جمادى وشعبان فرمي أو رجبش لنيوان جمادى وشعبان أما رب العالمين تأكيدي كردوتوا كآكاري چي جوانا چي تدايا رجم كردني آفرتي چي كهاوسري هبي لا دين يهود ذهب ولا شريعة يهود ذهب رب العالمين تأكيدي كردوتوا هنا يتناو شريعتي رسول الله عليه الصلاة والسلام ناو شريعتي إما تي غير معقولي تدايا هر أو من هي لو يزور زاد بيني أوان دتسدكن بو منطلقية ودلين والله دين الإسلام ليهود ورجيرها هذه لو هند دجايات يهود دكن لو منطلقانا بلا ما قالتوا سيري قرآن بكشتي تريش مانية رب العالمين كإقراري كردوا وبيداغري لسكدوا ياخذ رسول الله عرف وعادة وداب ونريتك بيداغري لسر كردوا أو لو همو بشريات لو همو مروفاتي سودي هي بوي واي كردو
ئەتو ناتوانانی بم بڵێ وەڵڵا لە حەدیثەکان باسی ڕەجم کراوە ئەوە لە دینی یەهود وەرگیراوە بۆیە حەدیثەکە صحیح نییە، یاخود ئوبەی کوڕی کەعب هینایەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر ئەوە ئەحبارەکی یەهود بوو، یاخود عەبدوڵڵای کوڕی سەلام هینایەتی ئەوە زانایەکی یەهود بووە. لۆیە ئەمانە لەو منتەڵەقەیەوە دێنە پێش. دواتر بەیتی دووەم دەفەرمێ ئەم زانایە بە ڕێزە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر دەفەرمێ وذي من أقسام الحديث عدة وكل واحد أتى وحده. دەڵێ با پێت بڵێم زانستی فەرموودە چەند بەشێکی هەیە، چەند جۆرێکی هەیە، عیددە بۆ دەژمێرم و ژمێردراویشە، وكل واحد أتى وحده. هەموو لەو بەشانەی زانستی فەرموودە چی هاتووە؟ باسی سنوورەکەی کراوە و باسی ناوەکەشی کراوە. بە کورتی بۆتان باسکەم برایان خۆشەویستان، لە نێوان زانایان جیاوازیەکەیە ئایا جۆرەکانی زانستی فەرموودە چەندە. مەبەستمان چییە؟ ئەو حەدیثە ناوی لێنراوە حەدیثێکی صحیحە یاخود حەدیثێکی ضعیفە حەسەنە یا ضعیفە یان مەقلوبە یان معضلە یان شاذە یان ئەمە منقەطعە یان معنعنە یان مؤنئنە یان مرسلە، ئەوانە هەموو بەشن. ئایا چەند بەشە؟ ئەم زانایە بە ڕێزە دەفەرمێ 34 بەشە. ئیبن سەلاحی شەهرەزووری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەڕێ 63 بەشە. زانای تر دەفەرمون حتا نۆهەتیشیان ژماردیە، بەڵام ئەمانە هەمووی ئیختیلافە لە ناو ئەجینە، زۆر زۆر لێک نێزیکن. بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بیبرایەن سێ بەشی زانستی فەرموودە مهمە، سێ نەوعیان: حەدیثی صحیح، حەدیثی حەسەن، حەدیثی ضعیف. ئەمە پشتیوان بە ڕەب العالەمین زیاتر لەسەر حەدیثی ضعیف دەوەستین، چونکە بەداخەوە لە ناو ئێمەیش وا باوە یعنی کە گوتت ئەو حەدیثە ضعیفە یەکە و سەر بە دیواری دادا، ناوان نییە. ئەو وشەی مستەلەحی حەدیث ضعیف مستەلەحێکی علمی زانستیە لەلایەن فەرمودەناسان دانراوە بۆ مەجموعەیەک لە فەرموودە کە ئەم سیفەتانیان تێدا هەیە وەکو حەدیثی حەسەن و صحیح نینە، نەیان وتووە ئیشی پێ ناکرێ. بۆیە جیاوازیەکی جەوهەری هەیە لە نێوان چێ؟ لە نێوان زانایانی ئوسوول الفقه لەگەڵ زانایانی ئوسوول الحەدیث سەبارەت بە تەعاملکردن لەگەڵ حەدیث. چێ زانی هەدیەکی دەدەینێ. زانستی ئوسوولتان خوێندە ئوسوول الفقه کە زانستێکی زۆر زۆر ناوازەیە، بەڕاستی بە تایبەتی ئەگەر لەگەڵ زانستی فەرموودە تێکەڵی بکەی ڕاست دەبێتە یەک پارچە لە نور. بەداخەوە ئەوەی کە تەعاملێکی صحیح لەگەر حەدیثی ڕەسوول الله ناکە وەکو پێشەوە ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد ئەوانە لە زانستی ئوسوول الفقه دوورن. ئەو زەیان کورد دێنی یان تێدەپەڕێنی، بەڵام ئەگەر لەگەڵ زانستی فەرموودە تێکەڵ کرد تەشبیه نەبی وەچی ماستی مەڕی لێدێ، یعنی کەوت چی لە ناو دەشتێ، ئەوەندە بەتام و بەلەزەت دەبی. لۆیە یەک فەرقی جەوهەریان هەیە، هەردوو چیان خزمەتیان کردیە. بە کوردی با پێتان برم لۆ ئیمتیحانیش داخلە. زانایانی ئوسوول الفقه يبحثون عن قوة الحديث. زانانی ئوسوول لێ دەکۆڵنەوە لە بەهێزی حەدیثەکە. عفوا زانایانی ئوسوول تەواوە يبحثون عن قوة الدليل، يعني عن قوة الحديث. بس زانایانی فرمودناس يبحثون عن صحة الحديث. بكرتي زانایانی ئوسوولی لە فەرمودەکانی ڕەسوول الله دەکۆڵنەوە لە هێزی حەدیثەکە،
لە بەهێزی حەدیثەکە. بەڵام زانایانی فەرمودەناس لە حەدیث دەکۆڵنەوە لە ئایا صحیحە دروستە یاخود دروست نییە. بە کورتی برێن ئایا درۆیە یاخود درۆ نییە، درۆیە یاخود ڕاستە. بەڵێ تەواو ئەوش دەبی ڕاستیان ڕاستی هەردووچی دروستە. با پرسیارە چ لێرە سەری خۆی هەردەچێشی. هەمجار مامۆستایەکمان دەگوت پرسیارێک لێرە سەری خۆی هەردەچێشی، کامیان گرنگترە؟ ها؟ بازیاتش لۆتان ڕوونکەمەوە. ئێستا ئەمە دەڵێن ئەو حەدیثە صحیحە یان حەسەنە یان ضعیفە. اعتماد دەکەینە سەر سەنەدی حەدیثەکە و ڕیجالی حەدیثەکە. بەڵام لە ئوسوڵی دەڵێ ئەو حەدیثە ئیشی پێ دەکرێت یاخود ئیشی دەڵێ قووەتەکەی ئەمەندێ. بۆیە چ پێیا بووە؟ دەڵێن چ قەطعی و ثبوتە، قەطعی و دیلالەیە، ظەنی و ثبوتە، ظەنی و دیلالەیە. ئەوە لە چیان وەرگرتووە؟ لە قووەتی حەدیثەکە. لەوێن دەچی هات ناوەک هات پێی دەگوترێ حەدیثی خەبەری ئاحاد، لەگەر خەبەری متەواتر لێکیان جیا کردەوە. دوای هاتە ناو زانستی فەرمودەش گوتیان شتێکە، بەڵام جیاوازیەتیان هەیە لە نێوان زانانی ئوسوڵ و زانانی حەدیث. الله ئەکبەر الله ئەکبەر. چی هەیان گرنگترە؟ ئەوەی لێ دەکۆڵیتەوە ئایا حەدیثەکە صحیحە یان صحیح نییە، دروستە یان دروست نییە، ڕاستە یان ڕاست نییە، یان ئەوەی لە هێزی حەدیثەکە دەکۆڵیتەوە. ئەوە یەک. بەس دەرم جیهانیان گرنگترە، یعنی ئوسولی یان محەدیثین؟ ئوسولی. هەمووتان وەڵام بدەنەوە. ئوسولی، ئوسولیەکە حەدیث، حەدیث دوو، ئوسولی سێ، حەدیث ئەوە سێ بە سێ، ئەوە چار، پێنج، چار، ئەوە شەش، حەدیث ئوسوولەکە حەدیث. حەدیث لەبەرچی حەدیثەکە گرنگترە چونکە ئەوە ئالەتەکەت پێ دەڵێ. لۆیە زۆربەی محەدیثەکان هاتینە چیان کردیە؟ تەصحیحی ئەو حەدیثانەیان کردێت کە ئوسولی هێناویەتیان، یاخود تەصحیحی ئەو حەدیثانەیەکی ناوێت کە فەقیهی ناوێتی. لۆیە گوتم دەبێتە نورون عەلا نور. ئەو فەقیهەی کە ئوسولی تێکەڵ کردووە لەگەڵ حەدیثی، وعلى رأسهم إمام الشافعي رضا ورحمة خواه للسلبي پرتوككي الرسالة تسند أصول الفقه أو عند أصول الحديث بويا أمانة توشي تنبوينا، توشي إفراط وتفريط نبوينا، نكرت هنا ندرش نا تيبراندنيش حديث وكو قوري خوي سير كراوة. بويا دبيني زوريني أو زاناني لنحوية كان، لأصولية كان، لفقيه كان، لمفسير كان، لتاريخ ميجو ئەوانەی شارەزای زانستی فەرموودە نەبوونە، یاخود ئەگە شارەزاش نەبوون پرسیان بە فەرموودەناسێک نەکردووە، ئەوەکەیان پڕ و پڕە لە چی؟ لە حەدیثی مەوضوع، پڕا و پڕە لە حەدیثی درۆ بەزاری ڕەسوول الله عليه الصلاة والسلام. بەڵام زانایەکەی تکوش کە شارەزا بووینە ئەو جۆرە ئیشکالەتیان توش نەبووە. بۆیە ئەویان گرینگە، بەڵام ئەویشیان گرینگە دێلێ دەکۆڵتەوە دەرێکاک ئەو حەدیثە ئاوایە، ئەو حەدیثەش ئاوایە. بۆیە سەرەتا گرنجەکە لەوەی دەرچووە لە مێژوش بخوێنەوە خۆشەویستان. یەکەم علم کە تەدوین کرایە ئیستیفادەی ئەو تۆی هەبووە، زانستی فەرموودە بووە، وەکو باسمان کرد. لەبەرەوەی چییە؟ خزمەتی تەفسیری کردووە، خزمەتی فقهی کردووە، خزمەتی تاریخی کردووە، هەمووی خزمەت کردووە. لۆیە ئەو زانای شارەزابی خوای گەورە لەو شتانە پاراستوێتی. ها؟ ئاخەوەی ئوسوولیەکەم گوت، ئوسوولیەکە لۆ کەس نەبوو، لۆ خۆمە، لۆ خۆمە، نا ئوسوولیەکە گوتم. بڕک وردە بەس مەبەستم چ بوو؟ یعنی شارەزابن ئەوان يبحثون عن صحة الدليل، ئەوان يبحثون عن قوة الدليل. لۆیە ئەوان دەرێن ئەو حەدیثە ظنی و دیلالەیە، ئەوە قەطعی و دیلالەیە. ئینشاءڵڵا لە خەبەری ئاحاد دەینە سەر تاخوە چیان دروست کردووە لەو منطەلەقەیەوە، دەڵێن مادام خەبەری ئاحادە ئەوە ظنی و دیلالەیە، بەڵام لەوەی ئەو کاتی قسەی لەسەر دەکەین ئینشاءڵڵا بە پێشمەلای نەکەوین. الله ئەکبەر. بەڵێ بەڵێ مەرج نییە، یعنی فەقیه هەتا مفەسیریش بی
يعني يسابون من ابن كثير بو تفسيرك خوتيشي دا حديثي موضوع بلام لو لزور تفسيري ترباشترا إمامي طبري بو ببلي كم داندرا ولا لتفسير لبرتسي حرق سيتي ديني حدثنا أنبأنا أخبرنا ببلغي حديثي ديني وانيا إمامي قرطبي كحديثي موضوعي شتيدايا بلام لبرو لزانستي فرمدا شار زابوينا بلام اواني ترك لزانستي فرمدا شار زابوينا هزار رحمة لغوريان اما ناقينا بنزتشيان بتايبتي اواني علمي كلام زور شار زابوينا امامي الزمخشري امامي رازي امامي نسفي اوانا بلو تمشاكا برتوكا كانيا برا وبريتي لتسي لحديثي موضوع يعني زور زوري تيدايا بلام اواني تركم تري لبرو تي اوان شار زابوينا شارەزای زانستی فەرموودە بووینە ئاەتێک ئەگەر فەرموودەیەکی لەسەر هات بهێناوێتیان ئەگەر صحیح بهێناوێتیان ئیوە هەبوو ئەگەر ضعیفیش بهێناوێتی مەوضوعیش بهێناوێتی بەس بۆ ئەوەی ئەو بەسەر هاتێک ڕوویدا بەداخەوە زۆر یعنی کە دێم باسی حەدیثی دەکەم دێتۆ یادم هەر وەکو تەجروبە ئینشاءڵڵا ئیستفادەی لێ بکەین لە ژیانمان دیارە بانگخوازێک هەڵەیەکی کرد یەک لە تەلەڤیزۆنە عیلمانیەکانیش بە هەڵی قۆستەوە مامۆستایەکی عەلەساس گاز کرد و بانگخوازە لەگەر کابرا کە داوای ڕۆشنگەرایەتی و ڕووناچی عەقڵ و ئەم جۆرە شتانە دەکات دەبێ بە عەقڵی خۆمان شتەکان هەمووی بپێوین و ئەم جۆرە شتانە ئەو کابرای عەقڵانیەکە بڵێین کە عەقڵیش لەوان دوورە هاتبوو پەرتووکەکانی خۆمانی موسڵمانانی ئەوەندە لەسەر یەک ڕێز کردبوو بانگ ئەوازە موسڵمانەکەش چوو بوو سەفەر هیچی لەسەر نەبوو لەسەر مێزەکەی کابراش دەیگۆ کاکە ئۆتە لە تەفسیری قورتوبی هاتیە قورتوبیان گۆ هەموو ناڵێن ئەگەر یەکەم نەبی دووەم پەرتووکە لە دوای تەبەری حەدیثێکی لۆ دەخیندەوە حەدیثەکە مەوضوع بوو بانگ خوازەکە هیچی نەینابوو کە ئەنەما عالم العلامەیە هەمووی لەبەرە دەیگۆ با چییە با حەدیثەکەش دێرە دابی ئەمن لەم تەلەڤیزۆنی سەیرم دەکرد وەخت بشێت بم تەلەڤیزۆنی بشتێنم مامۆستا تو کە شارەزانی دوو دەچی دادەنیشی موسڵمانانیش تووشی کێشە و نیگەرانی دەکەی دەیگۆ کاکە ئەو کابرا ئەکرەمەکوم الله شەیطان بوو ئەوها کاکە ئەوە تەفسیری موسڵمانانە لە تەفسیری موسڵمانان داهاتووە دەڵێ پێغەمبەر ئەو های گوتێ نەعوذ بالله باسی ئەوەی زەید و ئەوەی دەکا ئەو ئافرەتی تەلاقیدا دواتر رسول الله عليه الصلاة والسلام ماري كردوا زوجناك لكي لا يكون على المؤمنين حرج دا يقول رسول الله عليه الصلاة والسلام نعوذ بالله لحديثكي أو آفرتي ديتيا ما شاء الله ناوكم نايتي هادي دا يقول آفرتكي ديتيا أو زم زينبيا دا يقول قوتي سبحان الله لو زواني لو زورت زواني يعني تعليقي لي دا حديثكش موضوع على قرطبي دا هاتوا كاتك رسول الله للزيد ما ردك الزيد أو نابي رب العالمين دلي دبتو ماريكي بو تبنين مني أو هاتبو كاك بلي حديثك حديث نية أو لو شو نيدانا بس بو أوي يكك لدواي هاتو تحقيقي كردوا أو ما مستوى بريزش بان خوازة بريزش على أساس لقى الصحوة والدعوة أقاي لي الدعوة أقاي لي نبو ديقو با حديث يشبي أو كب داست إدلي وقرأ هر كتابتنا بردي كتابك لي وقرأ يعني آدابي مناظرة أوشي نخوين بوا يعني دائما أتبت بران بركة مشغول بكي يك ورقة بيوست سي ورقة بينا لو أو بزاني والله أتوشتكي قورت فيها يعني دري بك أو يكلا فن اشتكان أو إيش هاتبو أو هلا سمي زيدان اشتبو بتني هيت شيء اللي أنا بو أو زي يعني دوات روزام تلفونيان وكرو بشيمان بو قلت والله زررم كردو أو كردو تسوم نقل أوان كاكا كسي خوان يارمتيان لدا أو يك دوا أو كس الشيطانة شيطان درسي بيقوتي درسي بالشيطان دري أتو بس زمان دتي كأنما عالم العلامة دتي دادنيشي لوه أو زاناني كز دشار زايان لفرموده هابو لزانسي فرموده هابو كمترين حديثي تدابو لا كمترين حديثي موضوع أماني تدابو ما دقة ما زاده ما مستاي برز دز بتصدقا با سرتاي زانسي فرموده كذا فرميتسه أولها الصحيح وهو ما اتصل إسناده ولم يشذ أو يعل يرويه عدل ضابط عن مثله معتمد في ضبطه ونقله أم دو بيتا
پێناسەی زانستی پێناسەی یەکەم بەشی فەرمودەیە کە پێی دەگوترێ الحەدیث الصحیح و پێناسەی مەرجەکانیشی تی کە مەرجەکانی زانستی فەرمودە چییە؟ دەڵێ کاکە یەکەم بەشی زانستی فەرمودە یەکەم بەشی جۆرەکانی فەرمودە ناومان لێناوە فەرمودەی صحیح لە چیان وەگرتو ئەو صحیحە لە صحەتی یعنی فەرمودەیەکی تەندروستە یعنی ئەو شیان هیناوە بە ئیستیعارە وتوێتیان کاکە ئەمە دەڵێن ئەم فەرمودە صحیحە واتە هیچ نەخۆشیێکی تێدا نییە ڕێک وەکو کاکڵی جیزیە ئەمە لە کوردەوە دەرێن ماشەڵڵا دەرێ کاکڵە جیزە یعنی ئەوها تند و تۆڵە ئەوانیش وتوێتیان کە دەڵێن وشەی صحیح واتە فەرمودەیەکی ڕاست و دروست و بێ ئەملاو ئەولایە هیچ کەم و کوڕیەکی تێدا نییە ئەدی حەدیثی صحیح چییە؟ پێناسەکەی دەرێ وەهوە مەتصەلە ئیسنادوه ئەوەیە سیلسیلەکەی نەپچڕابێ تەشبیه نەبی زنجیرە چی بینە زنجیر هەموو ئەوها لە ناوی یەک نەندراوە دەڵێ کە گوتمان حەدیثی صحیح واتە سیلسیلەی ڕواتەکان سیلسیلەی ڕاویەکان هەندێک زانە ناوی لەناوە سیلسیلەة الڕیجال فەرموویتیان زنجیرەی پیاوەکانی سەنەد دژە سوننەکان هاتینە دەڵێن ئەنگۆ لێرەش پیاو سالاریتان تێدا هەیە لەبەرەوەی ئافرەتیش هەیە کە محەدیثە بووە کە ڕاوی حەدیث بووە ئەنگۆ باستان نەکردووە زانایش دەرێن کاکە ئەمە ئەو شتانێک کە باز دەکرێت مستەڵەحانە بۆ کەسی عاقڵ و ژیرە ئەوە دائیمەن کە باز دەکرێت باسی شتە عامەکان دەکرێت تایبەت ناکرێت بۆیە هەندێک زانە وشەی سیلسیلەة الڕواتیان بەکارهێناواتە زنجیرەی ڕاویەکان چونکە جاری هەیە فەرمودەیەکی هەتا بۆ نمونە دای عایشەی دەڕوە لە دای عایشەی قەتع دەبی ئەوە صحیح نییە دوو سەحابەمان هەیە زۆرترین بوختانیان بەزاری کراوە ئەوانیش عەبدوڵڵای کوڕی عەباس لەگە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بی دەزانی ئەو دیوەتان دەزانن لۆ ناکەمە هەدیە ئاگادار لە شوێنێکی تر خوێندیتیان ئەم دوو سەحابەیە زۆر بوختانیان بەزاری کراوە سەنەدەکان دەگەڕێتەوە کنەوان لەکنەوە قەتع دەبی ئەوان ویان نەوتووە بەس هاتوونە لە سیلسیلەی ڕواتەکان لە سیلسیلەی سەنەدەکەی نائی ئەم سەحابەیان تێکردووە بەس بۆ ئەوەی حەدیثەکەی لەکن خەڵکی خۆشەویستکەن چونکە سبحان الله لە دوای هەندێک زانە دەفەرمون لە پەیدابوونی ڕەسوول الله هەندێک دەڵێن بە تایبەتی لە دوای عهدی مەدەنی خوای گەورەوەی کردووە بەشەر فیترەتێکی تێدایە خۆشەویستی بۆ ڕەسوول الله هەیە قساسەکان ئەوانەی فێرمودە دەجێڕنەوە بە تایبەتی برین ئەوانەی چیرۆک خوان بووینە ئەوانەی بڵین وەچی ئێستا بانکخواز و مەلا و پێشەوە ئەوانە بووینە دائیمە حەدیثیان زۆر هەڵبەستیە حتا مەجلیسەکەیان پێخۆشکن خەڵک زیاتر بۆیان بێ گوتوێتیان ڕەسوول الله ئاوای فەرمووە بەسەرهاتی سەیر هەیە ئینشاڵڵا لە درێژەی دەرسەکان باز دەکەین کە چ بوختانەکیان بە تابعیەکان کردووە نەک بە سەحابە لۆیە زۆر جار دەبینی فەرمودەیەکیان هەڵبەستاوە هەتا گەیشتە ئەمەی بۆیە دەڵێ یەک لە مەرجەکانی حەدیثی صحیح ئەوەیە اتصالی سەنەدەکە هەبی بەبێ پچران هەتا ڕەسوول الله عليه الصلاة والسلام ولم يشذ أو يعل نابي شاذ بي شاذ وشيء عربية أوي ككرديكي قران واتا دلي الريسبر للريز لاي دابي واتا نابي لفرمودك الراوية تيدابي وكو راوية كاني ترنبي وكو جيراروي فرمودكاني ترنبي يعني يان كم تربي يان وشيوان ضد يوان بي يعني يان أو إستادين باز دكين لوان برك دين دار ترنبي يان لوان برك ضبط أماني بقوة نبي إستادين باز دكين أو بمعنى الشاذة دواش دخينين دلين نامويا بس أم دلين كرديا باتيكا دلين ريسبر لريزي لا داوا أو يعل نابي فرمودك علتي تدابي أما قلت ما الصحيح والشيء لسوى الجراء ولا صحتي والجراء صحتي إنسان تشبيه يان كردوا وكو الصحات دليان يعل نابي هيس نخوشة هبي
بتایبەتی ئەگەر عیلەتەکە قادح بی عیلەتێکی ناشرین بی کە فەرمودەکەی لاواز بکە زۆر لاواز بکە ئەوە لە شوێنی خۆی باسی دەکەین ئینشاءالله يرويه عدل ضابط عن مثله سبحان الله خوای گەورە وای کردووە منهجی زانستی فەرموودە یەکێک لە ئیبداعەکانی مسلمانانە طبعا ئێستاش شاء ئەم ئەبەو بیانێ و نەیانەوێ علمێک و زانستێکە داهێنراوە و خزمەتێکی زۆری هەموو علمەکانی کردووە ئێستا لە ئەوروپا یاخود بڵێن ئەوانی تاریخ و ئەوانە دەخوێنن دەڵێ ئەگە بمانەوێ علمەکی پخت دەبێ بە منهەجی محەدیثیندا ئەو علمەی پخت بکەینەوە یعنی ئەمن لە چێ وەرگرتیە ئەو لە چێ وەرگرتیە ئەو لە چێ وەرگرتیە ئەوە یەک دووەمینیشیان دەبێ ئەوانەی لێیان وەرگیراوە شارەزای کەسایەتیان بین ئەو زەدەی ئێستا باسی چ دەکا نابێ قەتع هەبێ ئەو باسی قەتعمان کرد اتصالی سەنەد شاز نەبی معەل نەبی ئێستا هاتووە باسی خودی کەسەکان دەکا شخصیەتی کەسەکان کەسایەتی کەسەکان دەڵێ دەبێ عادل بی عادل واتە چییە واتە کەسێکی دیندار بی گوناهی گەورەی نەبی ئەمن کە دەچوم لە بۆ ژنمارەکردن و ئەمانە جارێک کەسێک قسەیەکی کرد الحەمدولillah بۆ دەرسێک هەموو جارێ دەمکردە ملاحەظە گوتم کاکە وا باشە لۆ دوو شاهێدەکان یەکێک لە لای بووکەخانی بی یەکەش لە لای ئاغای زاوابی گوتیان مامۆستا ئەوە ئەمە ئیمەیە مام عاجز لێوێ دانیش بە گوتی وەڵای مامۆستا من هەن فاسق کرایمە کەلچی هیچم نمایە ئەوەندەیان فاسق کردیمە کەوەی گوت ئەمن هەڵوێستەیەکم کرد وتم مام حاجی بەڕێز ئەو زانانێ ویان وتووە مامۆستای گەورەش کە دەرسیان بەمە گوت ویان وت بەڵام ئەوان زیاتر اعتیمادیان دەکردە سەر حەدیثەکەی بەڕاستی حەدیثەکەش قسەی تێدایە لە سەنەدی بەڵام زانایان دەفەرمون مادام جێبەجێکرا و زانایان جێبەجێکراوە کە گوتمان حەدیثەکەیشی پێ دەکرێ دەبێت دوو شاهد بی شاهدەکانیش عادل بن لا نکاح إلا بولي وشاهدي عدل بس لو شيء عدل پێناسەکەی ئەوە نییە کە ئەو کەسە فریشتە بی نەدەرێن دیندارێکی زیاتر دیندار بیانی ئەگە گوناهیشی لێ ڕوو بدا بەڵام بەردەوام نەبی لەسەر گوناهەکەی یاخود گوناهی کەبیرەی زۆر نەبی دژی قورئان و دژی سونە و دژی ئەمانە نەبی بەڵێ یەکێک لە شتەکان دەڵێن بە حەڵاڵی نەزانی إلا رب العالمين ورسول الله بلى أو زلوا لسر أو راوس تمام أستاذ محمد سون كدجى السنة كان دلين أنجو كدلين كسك عدالة بي والله نبي أو كزاناني محدثين دزاين تيان كردوا كالتطفيف بالحبة وسرقة باقة من البقل أجر راوية حديث ينديد بي زماني وان دلين جنميان أو هذا خوار جنم استأيما قولا بروجيه ونيا دەڵێن زمانی محەدیثەکان گەنمیان دەبرژاند لە دەرێ گەنمیان ئەوها دەخوارد دەڵێ ئەگە دیتبیان ڕاویەکی حەدیثی لە دەرێ لە پێش خەڵکی ئەوها گەنمی لە دەوی نابی گوتیتیان ئەوە شتێک لە کەسایەتیدا هەیە وتوێتیان شتێک لە کەسایەتیدا هەیە بۆیە یان چی کردبی یەک دن کە پاقڵەی دزیبی یعنی دیارە ئەو کاتیش دیارە هەر لەسەر لایلۆن و لەسەر شتدانرا پاقڵە و شتیوها ئەگەر یەک دنچی ئەوە کردبی تام کردبی یان پەنجەی لە ناو ماستی هەرینی ماستی تام کرد دەڵێ ئەوە عیسابی بۆ ئەو کەستی شخصیاتیان کردووە گوتوێتیان ئەوە عەدالەتی نییە یعنی لەلایەنی مڕوعەت و دینداری شتەچی هەیە دژە سونەکان هاتوونە دەڵێن کاکە ئەنگۆ دەرێن کە دەرێ عەدالەتی هەبی کەس ناگاتە ئەو مستەوای نا ئەنگۆرن برۆن زانستی فەرموودە بخوێنەوە بە تایبەتی بەشی جەرح و تعدیل زانایان چکویان باس کرد کە گوتوێتیان عەدالەتە مانایوان نیە فریشتە بی بۆیە تۆزەک لەسەری وەستام بۆ ئەوی بزانن کە زانایان وتوێتیان عەدالەت بی مەبەستیان ئەوە بۆ جەلۆی ئەمیش گوتم مام عاجی معنایوان ئەوانوانە بووە کە نابی هیچ گوناهی هەبی ناوان نییە ئەو لەو مەودووە هەر چوومە هەر بابەتێکی وتومە کاکە یەکەم شت فاسقیان ناکەین ئێستا مامۆستا گەورەکانیش پێمان دەڵێن مەڵێن بە دوو شاهدی فاسق دەڵێن بەس برێن بە دوو شاهدی کە ئامادەنە لەم عەقدی زەواجە و ناوی فلان و فلانە و تەوا بەس وەکوو پرۆسەکەیان پێ جێبەجێ بکەین یاخود عەمەلیەکە و کردارەکەیان جێبەجێ بکەین ناڵێن بە دوو شاهدی فاسق ئەوانیش کە وتوێتیان وەختی خۆی بۆ جێبەجێکردنی
حەدیثەکە بوو بەڵام شێواز و تەطبیقکردنەکەی جیاواز بووە لۆی عەدالەت هەم جادەم عەدالەتمانەوە نیە بەڵام تەماشام دەکرێت کامیان تۆزە کڕدێنی هەیەیان جەمەدان لەسەریان خود سیمایکی مسلمانانە هەیە چ وەکو دەرێ گەنج بێت چ ئەوە بیگوتیتم بە ئەو کەسە بێ زانیان دەفەرمن ئەوەی هەڵبژێرە دواتر دەینە سەر ضابط عمیتلی ئینشاءالله دەرسی داهاتوو ئینشاءالله سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك